بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگکەین، باسی ڕێکخراوێک یاخود کۆمەڵەیەک یا حیزبێکی سیاسی لە مێژوودا بکەین. ئەویش بریتە لە کاژیک. دەپرسین ئایا کاژیک چی بوو؟ ئایا کاژیک بزوتنەوەیەکی سیاسی و نەتەوەی بوو یاخود ڕێکخراوێکی ڕۆشنبیری و ئەدەبی بوو؟ بۆچی کاژیک نەیتوانی کە لە کاتێکدا هەڵگری پرۆژەیەکی نەتەوەی بوو جەماوەر لە دەوری خۆی کۆبکاتەوە؟ ئایا کاژیک پاشکۆ و وابەستەی شۆڕشی ئەیلول و بارزانی بوو یاخود بزوتنەوەیەکی سربەخۆ بوو؟ زۆر کەس دەڵێن کاژیک یا ئەوانەی کە کاژیکیان دروست کرد بانگدان بوو لە ناو کوولەکەدا. ئایا توانی تەجاوزی ناوچەی سلێمانی بکات یاخود ئەم بزوتنەوەیە تەنها هەر لە ناو شاری سلێمانی دامایەوە؟ بۆچی کاژیک نەیتوانی کۆنگرەی تەسیسی ببەستێ؟ هەوڵ دەدەین قسە لەسەر ئەم باسە بکەین بە میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا ئاگرین کە یەکێک بووە لە کادیر یاخود سەرکردە پێشکەوتوەکانی کاژیک. دەپرسم ئایا کاژیک چی بوو؟ بەناوی خۆی بەزری میهرەبانەوە پێشەکی بەخێر هاتنتانەکەم و شانازی بۆکەم کە لە کاتێکی وادا لە پرسێکی حەساسی سیاسی نەتەوەیی ئاینی نیشتیمان پەرۆریە دێن. سەبارەت بە کاژیک من ئەندامی ڕاستە لە ئەخیرە گەشتمە ئەوەی کە ئەندامی سەرکردایەتی کاژیک بووم و بەرپرس بم لە هەموو شتەکانی کاژیک، بەڵام من ئەندامی دەسەی دامزرێنەری کاژیک نیم. کاژیک لە 1950 دروست بووە. بەڵێ ئەمە لە ئەنجامی بەڕاستی لە ئەنجامی پێویستیەکی خۆرسکی سەردەمی خۆی، سەردەمی مێژووی خۆی هاتۆتەکایەوە دروست بووە. کاژیک بەواتای کۆمەڵی ئازادی و ژیانەوە و یەکێتی کورد، بەڵام کاژیک حیزبێکی ڕێگەزپەرست نەبووە. کاژیک حیزبێک نەبووە کە دژی ئاین و دژی خواپەرستی و دژی یعنی بەڕاستی لە خەتی با بڵین مارکسیەت و ئەمانە زۆر دوور بووە. لە ئەنجامی ئەو زروفەی کە ئەوسا تیا بوو لە 59 لەو کاتە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد تەنها پارتی دیموکراتی کوردستان بوو، بەڵام ئەم کۆمەڵە لەسەر دەستی کۆمەڵێ ڕۆشنبیری نەتەوەیی زیاتر ئەدیب و هەستی ئەدیبیان زابوو بەسەرا، وەکو مامۆستا ئەحمەردی، وەکو مامۆستا عەبدوڵڵا جەوهەر، وەکو مامۆستا فەریدون عەلیەمین، وەکو مامۆستا فایق عارف. ئەمانە کەسانێ بوون ینی با بڵین بە هوشیاریەکی نوێوە بە بۆچوونێکی نوێوە هاتنە مەیدانی سیاسەتەوە، بەڵام نەک بۆ بەربەرەکانی ئەو لایەنە سیاسانی کە لەسەر ساحەی سیاسی کوردستانە، بەڵکو ئەمان خاوەنی پەیامێکی خۆی، پەیامی ئامانجێکی خۆمان هەبوو. ئەوەش لە دروشمەکە خۆی ئەنوێنێ کە ئەمانەوێ کوردستانێکی ئازاد و کوردێکی سربەخۆ لە چوارچێوەی دەوڵەتی سربەخۆی کوردیا بەڕاستی کاری بۆ بکەین و بێتە دی. بەڵام ئەمە بەومانە ناکە ئێمە دژی عەرەبین، دژی ئاینی ئیسلامین خوانەخواستە یا دژی هەر حاڵەتێکینە، بەڵکو ئێمە ئەم پەیاممان بڵاو کردەوە بۆ ئەوەی هوشیاریەکی بەڕاستی نەتەوەیی و نیشتیمانی و سیاسی بڵاو بکەینەوە. بەڵێ کاژیک حیزب بوو یاخود ڕێکخراو بوو؟ کاژیک وەکو عادم کردی حیزبێک بوو کە لە ئەنجامی ئەو معاناتەوە لە ئەنجامی ئەو حاڵەتە دروست بوو. کاژیک ڕێکخراو بوو، ڕێکخراوێکی نەتەوەیی سڕی بوو، ینی تەنظیمێکی سڕی بوو. بەڵام ئەم تەنظیمە حەزەکەمەوە بڵێم بەر لەوەی کە ینی ئاوای ئەلان کرێ و بڵاو بێتەوە لە کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستاندا،
کاژیک بەڕاستی نەدەنگی هەبوو نەڕێنی هەبوو بەڵام ئەو کۆمەڵە گەنج و ئەو کۆمەڵە ڕۆشنبیرانەی کە دروستکەری کاژیک بوون خەڵک بە نمونەیەک تەماشاکردن چونکە بەر لە کاژی ڕێکخراوێک دروست بوو حیزبێک دروست بوو بە ناوی پارتی گەلی کورد ئەم پارتی گەلی کووردە لەلایەن دوو کەسەوە دامەزرێنەرەکەیەتی شێخ محەممەدی هەرسین کە محەممەدی عەزیز ئەمانە لەلایەن ئەم دوو کەسەوە کە دامەزرا ئەمەوەکو حیزبەکە بەڵام ڕێکخراو هەبوو کە سەر بەم حیزبە بوون یەکەمیان یەکێتی قوتابیانی نەتەوەی کورد دووهەم یەکێتی لاوانی نەتەوەی کورد یعنی ئەگە ئەمە لە 62 ینی من خۆ بێکێ بووم لەو گەنجانی کە لەو سەردەما وتیان وەرە مەسەلا بڵین پارتی گەلی کوردەوە قسە بکە من ینی ئەسڵەمیمەوە لەبەرەوە پێشنیاد من یەکێ بووم لەوانەی بۆ ئەو سەردەمە و شانازیشی پێوەکەم کە ئەبێ ئێمە ڕێکخراوێکمان هەبێ ئەهۆنتر بێ لەوە مەسائلی حیزبی چونکە خەڵک لە حیزباتی ئەسڵەمێتەوە بەتایبەت ئەو گەنج و قوتابی و خوێندکار و شتانە بۆیە یەکێتی لە 1962 یەکێتی قوتابیانی نەتەوەی کوردمان دامەزران حەو کەس بوون کوردی گەنج و ئەمانە ینی ئەو ڕێکخراوەش زیاتر بەهاندانی ڕێکخراوێکی تر بوو کە ناوی یەکێتی لاوانی نەتەوەی کورد بوو کەوادی ها ئێمە ینی بەر لەوەی کە ئەعلانی کاژێک کرێت چونکە لە 1964 کاژی لەگەڵ پارتی گەلی کووردا بوون بە پارتی گەلی کورد لەگەڵ کاژیکە بوون بە یەک بەڵام هەر تەنها سەرکردایەتەکان کۆنگرە ئەمانە نەگیرە هەر سەرکردایەتەکەیان یا دامەزرێنەرەکەیان کۆبوونەوە لە 1964 ئەمە وا ڕێکەوتن کە ئەم دوو حیزبە ببێ بە یەک بەڵام ناوی کاژیک ما پارتی گەلی کوردەکە لابرا و بەڵام ڕێکخرا و تەنزیم و هێزەکەی پارتی گەلی کورد بوو کە یەکێتی قوتابیانی نەتەوەی کورد بوو یەکێتی لاوانی نەتەوەی کورد بوو دەستەی دامەزرێنەری کاژیک و عەردم کردی مامۆستا حماردی مامۆستا فەریدون عەلیەمین مامۆستا عەبدوڵڵا جەوهەر دکتۆر ئیحسان فوئاد برای دکتۆر کەمال جەمال نەبەز فایق عارف کامیل ژید ئەم حەو کەسە دامەزرێنەری کاژیک بوون من لەم کتێبە کە بە ناوی مێژووی شکۆداری کاژیک زۆر بە تەفسیل بە ناو ڕسم و هینەکە دیاریم کردەوە لێرە دیاری کراوە دووهەم پارتی گەلی کورد دوو سەرکردەی با بڵێن دیاری هەبوو یەکەمیان شێخ محەممەدی هەرسین کە لە دوایە ئەوە بوون لە پارتیا و لە ناو پێشمەرگە بوو لەگەر کاک محەممەدی عەزیز کاک حەمەدی کە بە خاڵە حەمە مەشهور بوو ئەمە ینی تاکو حوتی 1974 حتا 75 بەڕاستی مەسئولی بارگای بەرزانی بوو لە ناو شۆڕشە ئەنجا ئەمانە دانیشتن لە دامەزرێنەری وەکوتم حیزبەکەن بەوە ڕازی بوون من یەکێ بووم لەوانەی کە لێکێتی قوتابیانی نەتەوەی کورددا کارمە کرد بەڵام ئەوەی کە پێمان ئەگەیان و نزیکمانە خستەوە تەرشیحەکرا بۆ ناوچی بۆ ناو کاژی هەروەها ئەوانی تری بە هەمان شێوە هەمان ڕێیان هەبوو هەمان حاڵەتیان هەبوو ئەتر لە دواییە بەڕاستی کاژیک ناسرا لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا من ینی ئەوە زۆر بەباشی ئەوەم لەبیرە و ئەزانم کە دەورێکی گەورەی بینی کاژیک مامۆستا کاژیک هەڵگری پرۆژەیەکی نەتەوەی و بەڵام بۆ نەیبێتە خاوەنی جەماوەت بەڕاستی وەکو عەرزم کردی ینی حتمما جەنابتان ینی تەتەبوعی حیزبە سیاسیەکانی نەک کوردستانی لەسەر ئاسی گیانی کردو مەسەلە ماسۆنیەت ئەو حیزبەیە کە ئەمەنگە نهێنی بوو ینی دەستەی دامەزرێنەر و ئەندامەکانیان بپرسیە ئاوی نازانم کێیە کاژی ئەمەندە نهێنی بوو ئەمەندە بە سڕی کار و خەباتەکانیە کرد
ینی نەناسرا من خۆم یەکێ بووم لەوانەیە کە بڕواشم وا بوو ئەوسا یەکێک کە ئەیویست بێتە حیزبەکەەوە یاڕێکێتی قوتابیانی نەتەوەی کوردیا یەکێتی لاوانی نەتەوەی کورد ئەبووە ساڵێ 2 ساڵ لەژێر تەجروبە بووە مراقبە بکرایە چۆنە چونکە دژمنی زۆر بوو بەڕاستی وەکو عەرزم کردن کاژی یەکێکە لەو حیزبانەی کە پەیوەندی بە هیچ لایەنێکی سیاسی بە هیچ دەوڵەتێکەوە بە هیچ حاڵەتێکی ترەوە نەبوو لەبەر تیۆری بوون زیاتر یعنی پراکتیکی نەبوون ئەمری واقع نەبوون نە توێری نەبوو با حەزەکەم کاژی لەگەر ڕێکخراوەکان یەکێتی قوتابیانی نەتەوەی کورد و یەکێتی لەوانی نەتەوەی کورد تەنها بە دەنگ و دەم نەبوو ڕاستە نهێنی بوو ڕاستە کەس نییە زەین گەلێ جار لە قیادەکەی ئەپرسی ئەندابێکی قیادیە مامۆسادی ئەو کاژی کتێ و کاژی هینە شێرە پەڵنگە شاخە ینی لە ئەنجامی با بڵێن حەزەری لەبەر ئەوە با عەرز بکەم ینی من خۆم یەکێکم لەوانەیە کە بە عەمەلی تیاژیاوم کاژیک و ڕێکخراوەکانی لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە بەشداری شۆڕشی کردووە پێشمەرگەی زۆری بووە بە تایبەت لە شاری سلێمانی و لە گەڕێکی چوارباخ و لە گەڕێکی سەرشەقام مەجموعەیە کوڕی گەنجی ئازای ئەو سەردەمە بەڕاستی لە تەنزیمی کاژیکا بوون وە پێشمەرگەش بوون وە پێشمەرگەش تەواوکەم بۆی بیسەلمێنم کە کاژیک حیزبێکی توێری نەبووە تەنها بە نەزەری ڕاستە بەیاناتی هەبوو ئێمە 2 ڕۆژنامەمان دەرەکرد ڕۆژنامەی ڕابەر ڕۆژنامەی چرای کوردستان بەدەستخە دەمان نووسیەوە لە دواییە ئەو 2 ڕۆژنامەیە بەهۆی کڕینی تایپڕایتەرێکەوە کە من یەکێ بووم لەوانەی تایپڕایتەرەکەم کڕی لەگەڵ دەستگای کاژیکە بڵاوکراوەکانمان بڵاو کردەوە لەگەڵ بەیاناتە بە سەراحەت بەڵام ئێمە پشتگیری شۆڕشی ئەیلولمان کرد لە شۆڕشی ئەیلولا بووین و پێشمەرگەی زۆرمان هەبوو لەوێ پێشمەرگەی ئازامان هەبووە لە ناو شاری سلێمانی لیژنەی با بڵێن دەستوەشێنەکانی ئەو سای پێشمەرگە کە زیاتر لە ژێر قیادەی با بڵێن پارتیا بوو لەقی سلێمانیا بوو کارەکانمان کردو کە پارتی هەبوو کاژیک چ پێداویستی ئەو قۆناغە بوو من حەزەکەم ئەوە بڵێم ئەمە پرسیارێکی جوانە بەڕاستی هەر دامەزرانەری کاژی دامەزراندنی کاژی و هەروەها ینی ئیدامەدانی درێژەدانی تەمەنی کاژی بەسراوەتەوە بەو خواست و بەو داوایەی یا پێویستیە مێژوویە و مێژوویەی ئەو سای کورد کە پێویستی بە حیزبێکی وەها بوو بە ئێمە بەدەیان و بە سەدان پێشمەرگەمە لە ناو شۆڕشا بوو لە شۆڕشی ئەیلولا دوای ئەوسا گۆڕا بە پاسۆک و لە پاسۆکا دەورێکی ترمان بینی بەڵام تەنزیمەکە ئێمە وامان بڕیادا بوو ئەو پێشمەرگانی ئێمە کە کارەکەن چ لە شاخ و چ لە ناو شارە بەنهێنی ینی تووشی تەسادم نەبن لەگەڵ پارتیا چونکە ئێمە ئەمانەوێ نەوەیەکی نوێ وەچەیەکی نوێ پێ بگەێنین بەبێ ئەوەی ئیحراج بۆ پارتی ئیحراج بۆ حرەکەی کوردی دروستکەین و ببی نەمایەی جیابوونەوە و دووبەرەکی و ئاژاوە لە حرەکەی ڕزگاری خوازی کووردا بەڵام ئێمە بە شوێنەی کارمانە کرد بۆیە بڕواتە بێم زۆر خەڵکی دڵسۆز لە ئەندامانی با بڵێن پارتی لە پێشمەرگە ئەهاتن و داوای ئەوانە کرد کە لەگەڵمان کار بکەن و هینکەن خەبات بکەن و زۆربەی زۆری ئەوانەیە کە ئەبوون بە کاژیک ئێمە لە ئەمان و لە شوێنی خۆت بمێنەرەوە خەبات بکە و تێبکۆشە مەسا خۆلەوانەی لە ئەمنێک پێشمەرگە بەڵکو لە پلە و پابەرزەکانی شۆڕشە هەردوو لە شۆڕشی ئەیلول دوای شۆڕشی ئەیلول کاژیک بوون مەسا کاک فەتاح محەممەد ئەمین کە بە کاک فەتاحی حەمەمیناغای زێ مەشهورە بە فەتاغا مەشهورە کاژیک بوو لەگەڵ ئێمە بۆ پێبکەمەوە لەگەڵ مەجموعەیە سەرپەل و سەرلق و کوڕی ئازای ناوشار شار و شاخ کاژیک بوون
بەڵام ئێوتومانە ئێوە نابێ ینی معاداتی ئەو ئەمر و ئیرادەیە بکەین کە لە قیادەی بڵێن پارتیەوە دێ ناوچەیە لە بڵێناکی و تەمەڕودیکەین ئێمە ئەمرەکە بەجێهێنین. بەڵام تۆ باسیەکەی کە ئاڵی کاژیک بۆنمە پاشکۆی ڕووداوەکانی شۆڕشی ئەیلول و بارزانی بووە ئەو کاتانە. من هەرگیز نەمو تۆ کاژیک ئەوە کتێبەکەیە ئەمەشە من دوو کتێبم دەرکردووە لەسەر کاژی ئەمان لاپەڕێکی گەشت لە مێژووی کاژیک لەگەڵ مێژوی شکۆداری کاژی قەت نەمو تۆ پاشکۆ بووین بەڵکو هەمیشە دەوری ڕیادیمان بینیوە. ئێمە لەگەڵ ڕاستە لە ناو شۆڕشا بووین لەگەڵ مەلا موسەفا بووین لەگەڵ پارتیا بووین بەڵام وەکو پاشکۆی ئەوان بن و ملحەقی ئەوان بین شیوانە بۆ من خۆم نووسیمە ئەبوو کتێبە ئەی بینیتەوە و بڕوامان بەوە بۆ کە ئەبێ ڕیادی بین هەمیشە ڕابەداتی بکەین و پێشەنگی حرکەی سیاسی کوردایەتی بین بە تایبەت بەنیسبەت بەرزانیەوە ئێمە بڕوامان وا بوو مەلا موسەفا سەرکردەیەکی هەڵکەوت و دیاری میلەتی ئەوە تا خۆت باسیەکەڵی پاشکۆی دوای ڕووداوەکانی شۆڕشی ئەیلول و بارزانی بوو ئەمە لە لاپەڕە 223 کتێبەکە سەرکرداتی ژیانی احتیحامی و جەسارەتی ڕوبەڕووبوونەوەی مجازەفە و بەرخودانی کز بووە دوای ئەوەش خوێنەرەوە دوای ئەوە شێ خوێنمەوە یاخود هەر نەبوو بە جۆرێک بوو بۆ پاشکۆیەکی دوای ڕووداوەکانی شۆڕش و ئەیلول و بارزانی و پارتی ئەوە خۆتوواڵی لە کتێبەکەتە یا داژناردن و ئامۆژگاری و ڕێنماییکردن بوو نەک وەک حیزبێکی پێشڕەوی نەتەوەیی پێشەنگی کەواتە تۆڵی ئێستا لێرانی حیزبێکی پێشەنگ و بەس لە کتێبەکانە پێشەنگایەتی نەکرد عەرزم کردی ئەمە وەک نۆخێرایەتی نەبووە با پێ بڵم ئەوە نەبوو کە ئێمە لەگەڵ پارتیایە لەگەڵ مەلا موسەفا ڕێکەوتی بێتین بەڵام وای لێ هاتۆ کە هاوشانی ئەو بڕۆین مەبەسەکەم تەنها ئەوەیە هاوشان و لەگەڵ ئەوە بڕۆین بە ینی مەسەلا ئێمە لە ناو شۆڕشی ئەیلولە هێزمان زۆر بووە هێزی پێشمەرگە لە شارە سوور لە شار باژێر لە قەڵازجێ لە ینی لە پشدەر و لە ماوەت بەڵام هێزێکی سربەخۆمان نەبوو لە ناو شۆڕشا کە بڵێ ئەمە هێزوی پێشمەرگەی کاژیکە یعنی مەبەستەکە ئەوەیە ناچار تۆ لەگەڵ چیا بوو لەگەڵ هێزە سەرەکیەکە بوو کە هێزەکەی پارتی دیموکراتی کوردستان بووە مەبەستەکە بەڵام ئێوە بۆچی بەڕەسمی نەئەبوونە پارتی یعنی پێویستە کرد ئابە و شێوەیە وەکو دەستی دوو هەبن لە ناو خەڵکە ئێوە تەواوکەری پارتی بوون بوونی ئێمە بڕوا هەبێت کاگارام زۆر زۆر زەرور بووە بۆ ئەو ساڵ بۆ دواتر و تا ئێساش بۆ چونکە هەندێ هەنگاو کە پارتی دیموکراتی کوردستان یا سەرۆک بەرزانی مستەفا ئەویست بینێ چاوی لە چاوی کاژیک بووە ئەیزانی کە کاژیک هەیە هەندێکشت ناتوانن بکەن مەبەستەکە لێرە ئەوەی ئێمە دەوری ناڵم مراقەبەوە تادید هینمان بینەوە بەڵام بوونی ئێمە ئەو زەرورەتە بۆ کە نەهێڵین بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەلاڕێیا بڕوە ئەگەر چی یەنی هەت ئێمە زۆر بە ئاشکرا لە چرای کوردستان ڕۆژنامەی چرای کوردستانە و لە ڕۆژنامەی ڕابەرە ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بووینەتەوە بەڵام نەگو وەک پاشکۆ خۆ ئەگەر پاشکۆ بووینا من نمونەیەکی ترهێنمەوە ئێمە کە قیادەکانی زۆری قیادەکانی ئێمە هی کاژیک پاسۆک ناڵم مامۆستا ئەحمە هەردی کاک فەریدون عەلیەمین مامۆستا عەلی فەریدون شێخ محەممەدی هەرسین کاک محەممەدی عەزیز کاک فەتاغا و زۆری تر لەوانە ئێمە نەهاتووین لەگەڵ مەلا مستەفا ڕێ بکەین بڵێن ئەمە و بۆکەین تۆ ئەمەمان بۆ بکە نەبۆشیوە بەڵکو ئێمە تەوعی هەستی نیشتیمان پەروەری و نەتەوە پەروەری و ئاین پەروەری ڕاست وای کردو کە ئێمە لەگەڵ ئەو خەتەیە بین کە مەلا مستەفا هەڵی بژاردۆ و پەیڕەوی کردو مەسا لە ئاهینەکەی دووبەرێکیەکەی 64 لە نێوان باڵی
مەکتەبی سیاسی پارتی و لەگەڵ مەلا مستەفا ئێمە بەبێ چەند و چوون پشتگیری مەلا مستەفامان کرد. تۆ بە تایبەتی خۆت بەمەسا تۆ بە تایبەتی خۆت نوێنەرایەتی پارتیت نەئەکرد لە ناو کاژیکە؟ نا من قەت با حەزەکەم ئەوە بڵێم لەوانەیە ئەمە تۆمەتێ بۆ ئیساش هەندێ ناحەزبی خاتە پاڵ من لەو ڕۆژەی کە لە ناو یەکێتی قوتابیانی نەتەوەی کورد بۆ مێژوو بینوسە لەگەڵ لاوانی نەتەوەی کووردا بووم وە کاژیک بووم بۆ 1 سەعاتیش لەژێر قیادەی پارتی و مەلا مستەفا نەبووم. بەڵام بوویتە بەرپرسا بووم بەڵام پەیوەندی ژێرا و ژێرم نەبووە. من برادێک باسی شتێکی کردی وتبووی عەبدوڵڵا بۆیە بۆ ئیسا بۆ بە ئەندامی سەرکردایەتی پارتی و مەکتەبی سیاسی چونکە هەرچی ئەسراری کاژیک هەیە مۆر و نازانم چی تەسلیمی پارتی شیوان نەبووە. من یەکلایەن بووم لەوانەیە هەندێک خەڵکی تری ئێمە کاژیک بووە و لە تەنزیمی هینیشا بووە پارتیا بوو من شیوام نەکردو. من قەتا و قەت بووە 1 لەحزەش هینم نەبووە راپۆرتێک یا زانیاریەک لەسەر کاژیک و تەنزیمی کاژیک کە لای من بووە بەم بە پارتی. بەڵام چۆن ئەبیتە بەرپرسی خولی شەشەمی پەیمانگای کادیران لە ساڵی 1974 لەو کاتاویتە بەرپرسی یا کارگێڕی خولی شەشەمی پەیمانگای کادیرانی ئەمەژە بۆی ئەوە تۆمەتێکە ناحەزانی من بۆ خۆت لە کتێبەکان لە کتێبەکان کە من لەگەڵ پارتیا لە ژێرەوە قەت لە ژێرەوە لەگەڵ پارتیان نەبوو ئەوەی بوو بێ بە ئاشکرا لە شۆڕشی ئەیلولا لە شۆڕشی ئەیلولا لە 2/5/1964 من ئلتحاقم کردەوە بە شۆڕ بەڵام لەوێ بووم بەچی چوومەکوێوە بووم بە بەرپرسی مەحەدی کادریانی پارتی کە لە زیینێشێک لە مسەلەسەکەی عێراق و ئێران و تورکیا بوو حەزەکەم بێ ئەما کاگارام زۆر بەینی لام وەرگری من کە بووم بە بەرپرسی مەحەدی کادران بە مقایەزە نەبووە شتێ بەم بە پارتی بمکاتەوە بە یاسەرکردایەتی پارتی بمکات بە ئەو حاڵەتەم بە مەحەدی کادریانی 64 ئەفو 74 لەو کادرانە چێ بوونز کاکۆسرەت سعدی ئەحمەد پیرە قوتابین بۆ کادر بۆ لە مەحەد دکتۆر سەلام خۆشناو کاک حەمە باقی مامۆستا ڕەفیق و زۆری تر لەمانە کادری ئەو خولەی کادران بوو خولی پێنجەمی کادران بوون بەڵام من بە مقایەزە نەبوو بۆ لە ڕێگای کەسێکەوە ناوی دکتۆر جەمالە جەمال جەلالی سابونچی پێ لە خەرچی گەڕەکی سابونکەرانی سلێمانیە ئەوە لە هەفتایە بۆ 74 علاقەی هەبوو لەگەڵ ماوەکو خۆشەویستی نەک علاقەی تەنزیمی کە لەوێ بووم بەڕاستی هی کەچوو منە شۆڕشۆ هیچیان نەیامێ ئەو لە چۆمان بینیم وتی کابڵە چێت مەڵاوە دانیشتم وتی بۆ نایی هاریکاریم کرد لە مەحەدی کادران ئەو مەسوولی بەڕێوەبەری مەحەدەکە بوو وتم بۆ نام خەڵک خواخوای بشێنی کێبێ نانێکی لێ بخوا تیا بەحەوێتەوە وتم بۆ نام ئەو هات ئەمرێکی لە مەکتەبی سیاسی بۆ دەرکردم وەکو کەسێکی ناو شۆڕش با پێ بڵێم نەک وە کەسێکی ئەندامێکی پارتییان نە وەکو کاژیکە وەکو کاژیک نا کردنی بە بەڕێوەبەری ئیدارەی مەحەدی کادران لەبەرەوە ئەمەش بوو بە نقطەیە بەسەرمەوە زۆر کەس وەیە زانی من هەرچی دیکۆمنت و ناوی سڕی و حرەکی تەنزیمی کاژیکە یاومە بە پارتی ناکرێ پارتی حیزبێکی شۆڕژگێڕی کوردی بوو پارتی حیزبێکی شۆڕژگێڕی کوردی بوو تر چ پێویست بوو کاژی کە بێ لەو کاتە بۆ هەموو یاعی لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە کارتان ناکرد گوێ بگرە با من حەزەکەم ئەمە ڕوونکردنەوەیەک بەم لەسەرمان ئەمە شتێکی زۆر نوێ و پێم خۆشە بۆچی پارتی کە وەکو حیزبێک با بڵێن کوردی نەتەوەیی هەبوو کەچی کاژێکیش لەدایک بوویا دروست بوو با پێ بڵم لە 58
کە شۆڕشی 14 تەمووز بوو حرەکەی سیاسی ئافاقێکی گەورەی هاتە بەردەم کە ئەو ئافاقی هاتە بەردەم کاگارام دوو لایەن بوو لایەنێکیان لایەنی کوردی لایەنێکیان لایەنی مارکسیەکان بوو حیزبی شیوعی بوو حیزبی شیوعی لایەنێ بوو عێراقی و پارتیش لایەنێکی کوردی بوو ئەو کاتە هەموو کورد لە ناو وڵات و لە دەرەوەی وڵاتە بەڕاستی ڕوویدا لە پارتی کردبوو بەحسا حیزبێکی کوردیە هەر بۆیە شۆڕشی ئەیلول هەمووی ئەوانەی کە ڕووی تێکرد وەکو کوردێکی دڵسۆزی نەتەوە پەروەر ڕویان کردە شۆڕشی ئەیلول لە هەمان کاتە حەزەکەم عەرزی جەنابە بکەم کە ئیزگەی دەنگی کوردستانی عێراق من کاریشم تیا کردووە لە کاتی شۆڕشی ئەیلولە ئەو ئیزگەیە نەک هەر بنین پارتی نەک هەر کەسە سیاسەکانی دەوروبەری پارتی بەڵکو هەموو کرد ڕووی کردبووە ئەو ئێزگەیە و ئەو ئێزگەی بە هینداانە بە نوێنەری خۆی و بە دەمڕاستی خواستەکانی میلەتی کورداندا ئەمە بوو اینجا لەبەرەوە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە پارتی چونکە لە پەیڕە و پرۆگرامیە مناقەشەیەکی لە 1960 هەتا لە متەمەری پێنجی پارتیا ئەو مناقەشە دوور و درێژە لە نێوان سەرکردایەتی ئەوانەی لە حوزوری لە متەمەرەکە بوون مناقەشەیەکی توندوتیژی تەتەڕوفانە ڕوویا کە ئەیان و لە بینی دوو تەیارە تەیارێک کوردی بوو نەتەوەی تەیارێکی مارکسی بووە لە ناو پارتیە لەبەرەوە لەسەر دێڕێک ينتفع من النظرية الماركسية اللينينية جاري ماوەیە ئەیان و حیزبێکی مارکسیە من زۆر باش لەبیرمە لە 1950 لە کاتی شۆڕشی 14 تەمووزە کادرە پێشکەوتەکانی پارتی با بڵێن پیاوە گەورەکان و مەسوولەکانی پارتی کە خۆپشاندانیانەکرد ئەیان و پارتەکەمان پارتی گەلە هاوڕێی سۆڤیەت پارتەکەمان لێنینیە پارتەکەمان لێنینیە هاوڕێی سۆڤیەت و چینیە یعنی پارتیان وادا نابوو کە پارتیەکی مارکسیە و لێنینیە ئێمە لەو کاتا منیشە بووم لەوانەی گەنجێکی هەڕەشە نەبووم بەڵام گەنجێکی ساکاری سەردەمەکەی خۆی بووم بڕوام ڕوبەڕووی ئەمە وەسابوونەوە ئەو کەسانەی کە بڕوان بە نەزەرەی مارکسی و لێنینی هەبوو ئێمە لەگەڵی نەبووین و دژی وەسابوو باش بەڵام دوای شۆڕشی 1950 کە کاژی دروسەبێ کۆنگرەی تەسیسی نابەسێت تۆ خۆشت نەقدی ئەو کۆنگرەیە ئەەکەیت یانی بۆچی کۆنگری تەسیسی نەبەست کاژی بەڕاستی یعنی لوخزێکی گەورەیە لە مەسائلی بەڕاستی سیاسی و فەرهەنگی سیاسی کوردی و حرەکەی سیاسی کوردیە یەکێکە لەوانەی نە کۆنگرەی بە کۆنگرە دروستکرا حەو کەس دانیشتن لە شوێنێک و بڕیاریانە کە ئەو حیزبە دروست بێتتر دوای ئەوە کۆنگرەیە نەگیرایەوە تاکو کۆنگرەکەی کاژی 25/5/73 بوو بەڵێ 25/5/73 ئەنجا لەبەرەوە ینی حتا با بڵێن هەڵوەشانەوەی یا تەجمید و بێدەنگیشی هین بوو بەڕاستی بەکو خۆی مایەوە ئەمەی کە جەناب دەفەرمووی ینی من بەبێ خۆ هەڵکێشان و لەم کتێبی کاژیکا نووسیومە لە 25/1973 لەسەر داوای من بێ هەڵکێشان من نەبم بەوەی هەر من ئەوانە هەموو شتەکان بە گەورەی خۆمدا بنێم بەڵام من یەکێ بووم لەوانەی داوام کرد لە مامۆستا هەردی و کامیلژیر کە ئێمە پێویستە کۆنگرەیە ببەستین لەو کۆنگرە بڕیاری ئەوە بین ئەنجاممان چێ بێ ئاکامان چێ بێ دوای ئایندەمان چۆنە بێ چونکە لە شۆڕشی ئەیلولا ئێمە وەکو عەرزم کردی لە قیادەی مکتەبی بارگای بەرزانی لە قیادەی پارتی لە قیادەی پێشمەرگە خەڵکانێکی زۆری ئێمە کادرێکی زۆری ئێمە بەشدار بوو ئێمە ڕێکەوتنیەکی 11 ئازاری بینی حکوومەتی عێراقی و شۆڕشی
شۆڕشی کوردستان بوو لەو ئەوە بوو کۆمەڵێ دەستکەوت هاتە دی دەبەرەوە ئێمە بەڕاستی هینی ئەوەماننا بڕیاری ئەوەماننا خۆمان بەش بە حاڵی خۆمان من یەکێ بووم لەوانە و ئەتوانم بڵێم ئیلحاحێکی زۆریشم کرد کە ئێمە پێویستە کۆنگرێ ببەسین یەکەم کۆنگرەکە بۆ ببەسین من خۆم ئەوە نووسیومە لە ئەو کتێبە کۆنگرێ ببەسین یەکەم مەوقفمان ڕوونکەینەوە لە شۆڕشی ئەیلول دووهەم مەوقفمان ڕوونکەینەوە لەوەی ئەگەر نەک ئەگەر بە تەکید بڕوامان وابوو کە حکوومەتی عێراقی و سەدام حوسێن شەڕ بە کورد ئەفرۆشێ و پاشگەز بێتەوە لە ڕێکەوتناوی یانزەی ئازار مەسیرمان چی بێ من ئەو کۆنگرەی کە بەسرا لە 25/1973دا من زاکرم الحەمدوللا تا ئێستا زۆر بە هێزە و لە سەرخوێ لە ماڵی کامیلژیر کۆبنەوە بەڵام ئەوە کەی کۆنگرەیە کۆنگرەیە حەو کەس بوون یعنی ئەوە کەی کۆنگرەیە کە کۆنگرەی حەو کەس بێت ناوی ئەندێ بووە کۆنگرە شەر نییە ئللا 200 کەس 300 کەس 1000 کەس بێ کۆنگرەکە وامان بڕیاردا وەختەکەی ئێمە حەساس بوو کاتەکەمان حەساس بوو ترسناک بوو داماننا تەنها ئەندامانی سەرکردایەتی کاژیک ئەوەی کە حوزوریان هەیە لەگەڵ ئەندام و مەسوولی لقی کاژێکی سلێمانی و کەرکک بەشداری تا بکەین بەڵام ڕاستە بەڵام کە لە عقاری لە ماڵی کامیلژیر کرا و ئەوانەی کە بەشدار بوون یەکەم مامۆستا ئەحمە هەردی کاک فەرەدون لەوێ نەبوو مامۆستا شەمحەمەی هەرسین لە دەرەوە بوو کاک حەمەی عەزیز لە دەرەوە بوو کاک جەمال نەبەز لە دەرەوە بوو ئەوەی کە بەشدار بوو کاک هین بوو کاک هەردی بوو کاک کامیلژیر بوو کاک فایق عارف بوو من بووم وەک عەبدوڵڵا ئاگرین کاک حەمعەلی فەرەج بوو ئەندامی لق بوو لەگەڵ کاک محەممەد مەجی ئەسڵان کە ئەویش مەسوولی لق بوو لەگەڵ کاک فەتاح عەبدوڕەزاق ئەو کاک فەتاحە کە لە پەروەردە بوو ئەویش ئەندامی سەرکردایەتی بوو کۆبنەوە کۆگرەکە لەم چەند کەسە پێکاتم بوو یەکەم هاتین بەرنامەی کۆبوونەوەکە کە مامۆستا هەردی دانا ڕۆژی یەکەم مناقەشەی وەزعی عاممان کرد ڕۆژی دووەم مناقەشە و گفتوگۆی تەمەەن بەڕاستی ئەوانەی قسەیە کرد کاکین بوو مامۆستا هەردی بوو مامۆستا فایق عارف بوو قسانە کرد کە زروفی حیزب چۆنە کاژیک بۆچی سەرکەوتوو نەبووین تا ئیساوەکو پێویست لە ناو کووردا و لە بزوتنەوەی ئازادی خوازی کووردا دەورێکی گەورە و دەنگانەوەیەکمان نەبووە بۆچی ئەو دەنگانەوەیمان نەبووە هی کاژیک بەڵام هیچ پەیڕە و هیچ پەیڕە و پرۆگرام و بەلاغێکتان مناقەشەکەیان کرد و ئەنجا دوای ئەوە کۆمەڵێ بڕیار درا لەو کۆنگرا زۆر باشین کردە یەکێ لە بڕیارە گەورەکان من خۆم بەش بە حاڵی خۆم بەیان و بەلاغمان دەرنەکرد بەڵام ئەوە کۆبوونەوە بوو یا کۆنگرە بوونەوەیە یا ئەو کۆنگرەیە شتێکی زۆر گەورەی ڕوان من نووسیمە لەوە ئێوە کۆبوونەوە بۆ سابا عەرز بکەم کۆنگرەکە گەیشتینە ئێمە ئەوە تەمەن مامۆستا هەردی ئێمە ڕووی دەممان هەموو کردە مامۆستا هەردی ڕووی دەممان نەکردە مامۆستا فایق عارف مناقەشەمانە کرد کە ئایا ئێستا 25/5/72 لە حوتی 4/75 چی ڕوئایە 74 چی ڕوئایە ینی مەبەستمان ئەوەیە ئایا حکومەت پەلامارمانەیە بێدەنگە بێ مافەکانی کورد بەدی ئەهێنێ بە تایبەت سەدام وەکو کەسێکی دیکتاتۆر و کەسێکی خوێن ڕێژ بوو کەسێک کە زۆر خۆی ئەویست ئەنجا لەوێ گەیشتین ئەوەی ئێمە لە کۆنگرەکە گەیشتین ئەوەی کە حکوومەتی عێراقی حیزبی بەعەس حەرەکای شۆڤێنی عەرەبەکان سەرکردایەتی ئەحمەد حەسەن بەکەر سەدام حوسێن و غەیری ئەوانە شەڕ بە کورد دەفرۆشتن و شەڕەکەن ئێمە چی بکەین لەو کاتە سێ ڕێگامان دەبەردەما بوو یەکەم یا ئەبێ ئەوەیە ئەبێ بڕێنە دەرەوە بڕێنە دەرەوە بەڕاستی واماندا نابوو بە قەناعەتی ئێمە لە
ئەگەر ئەلانی خۆمان کەین و ببین لەگەڵ پارتیا تووشی ئستدامە بین بە تایبەت پاراستن هەبوو بۆ مەرژەوەندی خۆی زۆر محارەبەیەکردن و بە دوومانەوە بوو ئەمە یەک ئەگەر بێدەنگ بین لە ناو شارە ئەوە لە نەزەر میلە تاڵێن خۆیەوە نەتەوەی و شۆڕژگێر و ئەوە بۆ پێشمەرگە لەو شاخەش خوێن ئەڕێژە و بەرگریەکە ئێوە لە ناو شاران و ئەوەش بە ئیسراحەت نەمانەتوانی دابنیشین بۆیە سێهەم ئەوەیە بچینە ناو شۆڕشەوە ڕوبەڕووی مەلا مستەفا و شۆڕش بینەوە شەڕی لەگەڵکەین بڵین ئێمە شەی لەم حاڵەتا ئێمە گەیشتینە ئەوەی ناتوانین لەگەڵ مەلا مستەفا شەڕ بکەین چونکە تەجروبەی پێشترمان هەیە جەماعەتی مەکتەبی سیاسی شەڕی لەگەڵا کرد ناچار کردی بە ئێرانەوە هاتنەوە تەسلیم بوونەوە بە کوردیەکەی یعنی ئەگەر شەڕ لەگەڵ شۆڕش و پارتی و مەلا مستەفا بکەین کە لە 1970 ئەوە عفو 1970 ئەوە ئێمە ینی ئەشکەین دەرەقەتی ناین کە دەرەقەتی ناین ئەبێ ببین بەچی ببین بچینە لای ئێرە ببین بە پیاوی شای ئێران یا ئەبێ بگەڕێنەوە بچین ببین بە پیاوی سەدام و باعسۆمانە ڕیسوا بوون ئەوەش بەڕاستی ئێمە ئەوەشمان خۆوە ڕێگای دووهەم بوو ڕێگای سێهەم کە کاک ئارام حەزەکەم ئەمە بڵێیت کە ئەمە لە هیچ حیزبێکا تا ئەم لەحزەیە ڕووی ناوە ئەوەیە بچیتە ناو شۆڕشەوە بەبێ ئیتفاق کاگارەم ئیسا خەڵک هەیە نەک حیزب و کۆمەڵە خەڵک هەیە کاچێتە لای حیزبێکی ترەڵە چین بۆکەی وەزارەت مەیتێ پارە مەیتێ ئەرزە مەیتێ خانوو مەیتێ مەنسەب مەیتێ بقایەزاکە اینجا خۆ حیزبێکیش ئەوە زیاترە لێ وەڵام من حیزبێک و هێزەکەم هاتووم چین بۆکەی تەنها حیزبێک بووین کە لە حرەکەی سیاسی کوردیە بەو تەواضوعەوە هاتین بەبێ ئیتفاق لەگەڵ مەلا مستەفا کە ئێمە خەڵکی زۆر نزیکمان لە مەلا مستەفاوە بوو شەم حەمەی هەرسین و کاک شەم حەمەی عەزیز کاک فەتا ئاغا فەریدون عەلی ئەمین بەڵێ خەڵکمان هەبوو لە نزیکە و کاک فەریدون عەلی ئەمین بەبێ ئیتفاق لەگەڵ مەلا مستەفا بەبێ ڕێکەوتن لەگەڵ پارتی قەرارێکماننا کە شەڕ ئەبێتەوە ئەوەی سەر بە کاژیکە ئەوەی سەر بە قوتابیانی نەتەوەی کوردە سەر بە یەکێتی لاوانی نەویستی کوردە بچێتە ناو شۆڕشەوە ئەتەنەر کەسە بۆ کوێچێ مەسەلا مەجموعەیەکمان چوون بۆ تەوێڵا شێرکۆی بێکەس و زۆری تربان من بەش بە حاڵی خۆم چوون بۆ حاجۆمەرە نووسۆمان یعنی هەر یەکە بازێک چوو بۆ قەرەداغ بازێک چوو بۆ ماوەت بۆ شار باژێر هەر یەکەمان چوینە شوێنێکەوە بەڵام بەبێ ئەوەی ئیتفاقمان لەگەڵ قیادەی ئەو شوێنە و بەرپرسانی پارتی و بارگای بەرزانی بەڵام ئێوە هەر لە ساڵی 1964ەوە هەڵوێستان چی بوو لە ناکۆکە ناو خۆیەکانی ناو پارتیا بڵێن باڵی مەکتەبی سیاسی و بارزانانی هەڵوێستمان لەگەڵ بەڕاستی حەزەکەم جارێ لەگەڵ ناکۆکیمان یا تەگەرە و کۆسپەکان لە نێوان ئێمە و چەپەکانە ئێمە بڕوامان وابوو هەیە بڕوای بەخوای خۆی هەیە ملحیدە بڕوای بەخوا نییە نەعوذ بالله ئێمە دروستبوونی کاژیک لە ڕووی مەبدەئی و فکر و ئایدۆلۆژیێتەوە ئێمە بڕوامان بە پەیام و بەها بەرزەکانی فکری نەتەوەیی و نیشتیمانی و خواپەرستیە بووە ئاین پەرستیە بووە بڕوامان بە ئیلحاد و بە عوزلە و بە نۆکەرایەتی و جاشایەتی و جاسوسیەت نەبووە و هەروەها بەڕاستی لەگەڵ چاپەکانە ڕاستە ئێمە بڕوامان وا نەبووە کە ئەوەی چەپە ئەوەی مارکسیە ئەوەی شیوعیە بیگری و بیکوژی بڕوامان بەوە نەبووە بەکوشتن و بڕین نەبووە بڕوامان بەوە بۆ ئەبێ لە ڕووی بەڕاستی فکرێەوە لە ڕووی ئایدۆلۆژیێتەوە لە ڕووی ئامانجەوە محاولەی ئەوە بکەین کە ئەوان خەرچیان لە دەور کۆ نەبێتەوە لەو ڕێڕەوەی هەیانە بیان هێنە سەر ڕێڕێوێکی نەتەوەیی و نیشتیمان پەروەری و بەها بەرزەکانی باش ئەی لە ناکۆکیەکانی ساڵی 1964
ئەو کاتانە ئێوە هەڵوێستان بووکە لە ناو پارتیا دروست هەڵوێستی کاژیک لە 1964 مەبەست لەوەیە دووبەرێکەکەی دووبەرێکەکە لەگەڵ مەلا مستەفایە ئێمە پێشتر خەڵکانی ئێمە وەکو تەنزیم وەکو پێشمەرگەی ناوشار و شاخ لە ناو پارتیا بووین بڕوامان وا بووە ینی بڕوامان وا بووە کە ئێمە تەقیمی هەردوو لایەنەکە بکەین تەقیمی مەسالایەنی بەرزانیمان کردووە مەلا مستەفا و ئەوەی هێزەی لەگەڵایەتی لە ڕووی فکرەوە لە ڕووی ئامانجەوە لە ڕووی قیەمەوە لە ڕێی بەهاکانەوە لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی یعنی ئێمە کەمتر لەگەڵ بەڕاستی هەواڵانی مەکتەبی سیاسی پارتە هەڵمانە کرد و ئەوان زیاتر یعنی ناڵم ترس بەڵام حەزەریان لە ئێمە کرد و ڕێگای ئەوان ناین کە ئێمە کار بکەین یعنی مەلا مستەفا ئەو عاقلیەتە و ئەو حاڵەتەی هەبوو ڕێگای ئەیە کە خەڵک لەگەڵ یا کار بکە هەتا ڕێگای بە شیوەکاننا ینی ئێمە ئەندامی سەرکردایەتیمان هەبوو کادری پێشکەوتووی کاژیکمان هەبوو چۆتە ماوەی لە 64 گرتویانە نانهێشتۆ تۆچی بۆ لای مەلا مستەفا بەڵام مەلا مستەفا کراوەیەکی تیا بوو ئێمە بەڕاستی ڕابردووی و بڕواشمان وا بوو کە مەلا مستەفا لەگەڵ حکوومەتی عێراقا نابێ بەندۆکەری ئەوان و نابێ بە پاشکۆیەوان بڕوامان وا بوو لەگەڵ ئەمان ڕێ بکەوین باشە بۆیە لە ژێر لە ناکۆکەکە ئێمە پشگیری بەڕاستی بە بەیانی پشگیری هێڵی مەلا مستەفامان کرد بۆ بزانین هەتا لە کۆنگرێکی بارزانانی عینەی توانی لەگەڵ باڵی مەکتەبی سیاسیا پێکەوە بحەوێنەوە یەکەم دەبەر کار بکەن لە ناو مەکتەبی سیاسی پارتیا وەکو لەوەتی لە 16 ئابی 1946ەوە کە پارتی دامزراوە دوو هێڵ بووە هێڵێکی نەتەوەیی و کوردایەتی هێڵێکی چەپ و مارکسی بووە یعنی ئەو هێڵە چەپی و مارکسیە هەمیشە ڕوبەڕووی ئێمە بوونەوە لەبەرەوە ینی ئێمە ئەم لایەنەمان هەڵبژار کە بەڕاستی لەگەڵ مەلا مستەفا و بەڵام تۆ باسی هێڵی چەپ و مارکسیە کە ئێوە خۆتان لە کاژگنامە تەبەنی لە زەردەشتیەکەن و یەک مەزهەبی بەڵام ئێستا باسی ئیسلام و دین ئەمە بە ئیمانەوە ئەڵێم ئەو ڕاستە ئاینەکان لای ئێمە پیرۆزن کتێبە ئاینەکان و خوایەکان پیرۆزن ڕاستە پەیامەکان پەیامنێرەکانی ئەو ئاینە بە مەسیحی و نازانم بەجوو بە هەمووانەوە قوچیەتی خوان هەیە لای ئێمە بەڵام زەردەشی لە زمنیا بەڵام ئێمە هەرگیز پەیڕەوی 100% ئاینی زەردەشتمان نەکردووە لەگەڵی نەبووین و ئیدعامان بۆ نەکردەوە و کارمان بۆ نەکردەوە دیعایمان بۆ نەکردەوە هەوڵمان بۆ نایەوە بەڵکو تەنیا ئێمە ینی لە ڕووی لایەنی نەتەوەی کوردیەکەی و ئەوانەی کە سەر بەو ئاینەن پێمان خراپ نەبووە پیاوی باش بەڵام هەستەکرێ زەردەشتیە جۆرێک لە ناواقعەتی تیابوو بۆ ئێوە دکتۆر عەبدوڵڵا یعنی لەو کاتانە بۆیە هەر خەڵکیش پێشوازی نەکردووە لەم کاژیکە لەبەرەوەی زەردەشت خەڵک تەبەنی لێ ناکە ینی بڕوامان وا بوو کە لەگەڵ زەردەشتی ئاینی زەردەشتی و بیرروڕای زەردەشتی و فکری زەردەشتی لەگەڵ بەها بەرزەکانی مرۆڤایەتی بەها و بیر و باوەڕی نەتەوەی و کوردایەتیان ناگونجێ لەبەرەوە خۆ لەم ئەخیرا مەسەلا بە نمونە واقع بینی نەبوو بەڵام هەندێک کەسی ئێمە مەسەلا لە هەر ڕوویەکەوە بوو بێ چوو بۆ ئەو جێژنەیەوە کاکی ئارام حەزەکەم ئەمەیەکەی مەسا جەمان نەبەزێکە بوو لەوانێ لەم ئەخیرا کە وەفاتی کرد بە پێی پەیڕەوی ئاینی زەردەشت نێژرا ئاخر باشە ماقولە لە گردی سەیوانی شاری سلێمانی ناوشنی کوردێک ئیسلام لەو گۆڕسانە بە پێی پێڕەوی ئاینی زەردەشتی بێ ناواقعیە
ئێمە واقعی بووین بەڕاستی ئەو کەسانی کە بەڵام تۆ لەگەڵ ئێستا ئەو اعترافە ئەەکەیت مانەوە واقعی بوو دکتۆر بەڵام تو ئێستا و اعترافەکەی کات خۆی ئێوەتان نە ئەوە تەبەنیتان ئێمە ئێستا نا پێشتری پەیڕێومان کردو نەگە ئیستا اعتراف بکەین بەوەی کە ئەوە هەڵە بۆ ئیستا ڕاستی کەینەوە اعترابە بەڵکو بە پێچوانەوە ئێمە لە سەرتاوە وەکو چۆن مەسەلا ئاینی پیرۆزی ئیسلام مەسەلا چۆن هەندێک قیام لە ئاینی پیرۆزی مەسیحیا لە با بڵێن ینی ئاین و ئاینزادەکان کە ئیسا لە ئێران زۆر باون ئێمە باشەکانیمان هەڵبژاردو شەر نیشتەکان کە هەموو شتەکانی هەڵبژێنین مەسا ئێمە پەیوەست نەبوون بە ئاینێکەوە پەیوەست نەبووین بە ئاین زادەیەکەوە مەسەبە پێویست نەبوون بە بیرروڕایەکە ئێمە حەقەکان حەقی حەقەکان نازانم کاکەیەکان ئەمانە هەریەکان ئەفکاری خوان و پەیڕێوێکی ئاین خوان هەیە پیرۆزە بەڵام ئێمە لەوانەیە نەمانتوانی بەیان نەمانویست بێ دژاتیان کەین بەڵام ئەوەندەی کە پێویست بۆ ئێمە وەرمانگرت بەڵام نەتوانانی لە سنووری سلێمانی تەجاوز بەم حیزبە بکەن وەکو عەلی ساماغاڵێ ئەڵێ نەیانتوانی سنوورەکەی لە قلیاسان تێپەڕێ من لەگەڵ مەکتەبی سیاسیە من پێشتر ئەوەی کە باسیەکە نەتانتوانی عنی سنوورەکەی وەکو عەلی ساماغاڵێ یاعی نەتوانرا سنوورەکەی لە قلیاسان تێپەڕێنن یاعی سنووری تەنها سنوورێکی جوگرافی بەرتەسکیە بوو کاشی خەڵکی دەخۆیەوە قسەکە کاک عەلی ساماغا احترام هەیە بۆی وە خۆشیشمەوە زۆر ڕێزی لە منیش زۆر زۆر گرتووە سەر ڕێزێکم خوا عەفووی کە بەڵام دەخۆیەوە قسەیە کرد جارێ بە هیچ جۆرە پەیوەندی بە کاژیکەوە نەبووە تەنیا ڕەفیقی مامۆستا ئەحمەد هەردی بووە نە تەنزیم نە حتا فکر لەگەڵ کاژیکا نەبووە لە خۆیەوە ئەڵێ لەوە تێ نەپەڕێ ئەوە لاپەڕەیەکی گەشت لە مێژووی کاژیک بزانە تەنزیمی کاژیک لەکوێ هەبووە ئەو ئاگای لێ نەبووە کاکە زۆر کەسەیە لەکوێ هەبووە تەنزیم لەکوێ کەسەیە کاکە ئارەمگیان لە خۆیەوە لە گیرفانی خۆیەوە قسە دەرەهێنێ بە ئیسا من ئەمەی لێرا نووسیمە هیچی بە بێبەڵگە نییە فڵان وتی ئەوەیە بەیانەکەی ئەمەیە گفتەکەی ئەمەیە یا بە ڕسم یا بە نووسینگە نووسین لەبەرەوە ئەوانە لە گیرفانی خۆیان قساندە نانزانێت ئێمە لە کەرکووک لە زاخۆ لە قەڵازێ لە هەڵەبجە لە هەڵەبجەدا ئێمە مەڵبەندی بەهێزبوونی کاژیک هەڵەبجە بووە کێ بوون کاژیکەکانی دابا عەرز بکەم مەسا تۆ تەسەورەکەی شەوکەتی حاجی موشیر کاژیک بووە تەسەورەکەی حاجی غالی کاژیک بووە من تەسەورەکەی کاک حەمەی حاجی مەحمووی با بڵە پوونگەڵی ئێسا کە گوڵەخان کاژیک بووە زۆر لەمانە بەڵام ئێمە نەمانتوانی ئیدارەی ئەمە بکەین تۆ لەمان بدوێ لەبەرەوە ئێمە نەمانتوانی وەکو پێویست ئەمانە لە ژێر باڵی خۆمانە پەروەردەکەین و بەخێ بکەین و بیان هێڵینەوە لەبەرەوە وەکو عەرزم کردێتر لەکوێ لە قلیاسان تێنەپەڕێ ئەمە قسەیەکی ینی بێبنەمایە قسەیەکە لە گیرفانی خۆی چونکە ئەو ئەسڵەن کاژیک نەبووە وەکو تەنزیم لە تەنزیمی بەڵام بۆچی نەتانتوانی ئیدارەی کاژیک بدەن یعنی بۆ حەزەکەم ئەمە تر بازارێک کۆتایی قسەکە بێ بۆچی کاژی بەو ئەنجامە گەژ ئەم ئەنجامەی ئێستایی کە ئەیبینی ینی کاژیک وەکو جەنابەت فەرمووت بە کۆنگرەیەکی گەورە دانەمەزراوە کاژیک بەڵکو حەو کەس کۆ بوونەوە و ئەتر ناوێن ناکۆنگرە و کاتێکیش کە بێدەنگ بوو کب بوو کۆتایی بە تەنزیمی هات بەیانی دەرنەکرد یعنی هەڕۆشانەوەی کاژی بەڕسمی نەبووە تا ئێستاش بەڵام ئەوەی کە من ئەیبینم بۆ نەمانتوانی چونکە قیادەی کاژیک تەبەن من ئەمە بەهین ناڵم ینی بەیهانە ناڵم زۆریان کە لەوانە مەسا کاک ئەحمەد هەردی مامۆستا حەمەردی کاک ئەحمەدی ینی من ئێستا ڕۆحی خۆمەکەم بە قوربانی قەبرەکەشین گەلی سەر قەبرەکەی ئەمە پیاوێکی پاک و دڵسۆز و لێ هاتوو بەڵام قیادەکانی کاژیک
ئەوە ناهی پارتی گەلی کورد هاتن ناوێن و کاکشەخوامەوە ئەوانە ئەوانی تر حەزەر بوون جارێک کۆ ئەمانە مەسا ئەحمە هەردی شاعیرێکی ڕۆمانسی بوو لە دنیای ڕۆمانسیە تاژیاوە کاک فەرەدون عەلیەمین وە لەو پێشمەرگەش بووە کاک فەرەدون عەلیەمین لە شۆڕشی ئەیلوولەوە تاکو 74 پێشمەرگە بوو ئەوانی تری بە هەمان شێوە بەڵام عەلی ساماغا جورئەتی با پێ بڵێن جورئەتی ئەوەمان نەبوو کە ئیعلانی خۆمان کرد عەلی ساماغاڵێ بانگیان لە کوولەکەدا یعنی کاژی بانگیان لە کوولەکەدا ئەوە ئیهانەیە ئەهانەیە خۆش لە کتێبەکە تا باسی لە کوولەکەی ئەوە لە کوولەکە ئەدا چونکە لەگەر ڕێزمە لەگەر گەورەیمە بۆ مامۆسا عەلی ساماغا کە زۆر منی خۆش ویست و زۆر تێکەڵی بوون بەڵام هیچ نەبوو ئاگاری شت نییە نازانێت دەدەی بپرسە بڵێ کاژێکیە خۆتگە کبمایە لێو بپرسیا بڵێ ئەڵێ لێراتیاتی کاکە ئارام چرای کوردستان چییە؟ نەیبینیوە کە ڕۆژنامەی بڕوا چییە؟ نەیبینیوە ڕۆژنامەی نەوەی نوێ ئەوە تا نوسخەکانی هەن هەموو کە بەدەستخە نووسیمانە ئیمکانە تایەتی ئەتر چۆن لە کوولەکە بانیان ناوە ڕاستە ئەو نهێنیە بەڕاستی جەمسەرەکەی لەکوێوە لە لووتکەوە کە مامۆستا ئەحمە هەردی بوو هاتە خوارەوە بۆ خواری خوارەوە نێڵێن دای کەس بڵێن کاژی کە ئێمە دەوڵەتی کوردی دروستەکەین ئێمە فڵانەکەی نووسەر ئەمە پێڕێوە بوو ئەزانی بە منیانەوەچی کە لە تەلەبەش بوون لە بەغا لە جامیعەی بەغا کاکە نەیەڵی ڕسمە بگرن ڕسم بگرێت لەگەڵ مخابلە مەکە لەگەڵ ڕۆژنامە گۆبارەکانە ئەو سایی ئەو سەردەما کەواتە سڵیانە کردەوە بەڵام وەک تۆ باشیەکەی ئەحمەد هەردی شاعیر وەڵی شاعیرێکی ڕۆمانسی بوو کەواتە کاژی خەونێکی شاعیرانە نەبوو بەڵام لە فەلەکی ڕۆمانسیەتی ئەو قیادەیە بوو خەون نەبووە بەعەکسەوە ئیستا ئەوەی کە ئیستا حالیەن ئەوەی کە لەسەر ساحەی کوردایەتیە بین مەم سالی بافین یەکێکە لەوانەی پەیڕەوی ئەو ئەفکارانی ئەسای کاژیکەکە کە حەمی حاج مەحموو هەڵێ نابێ لەگەڵ عەرەباین کە ئەبێ ئەعلانی دەوڵەتی کوردی بکە ئەبێ نێڵێ عەرەب بێتە ئێرە بێ زەختیان بخەیتە سەر بەعەکسەوە ینی فکری کاژیکی با بڵێن ڕێڕەوی کاژێکی بوو بە واقعەیەکی ڕاستی و ڕازگۆیی کە لەسەر ئەرزی واقعی کوردستان بەعەکسەوە ینی بەڵام نەمانتوانی لە ناو هیناڵە لە بارە چێ لە بار چوین ئێمە بۆ چونکە خیادەکەمان من شێگە جەربەوە بەوە کۆتایی پێبێنین کاک فاروقی مەلا مستەفا حەسمە ناوێزانەوەی ئاسیاسیاڵ بۆی جێڕامەوە وتی لە دوای 92 بوو وتی 92 بوو وتی لە لەندەن کاک هەردیم بینی تەمان کاک هەردی کاک عیزەدین و باوکی عیزەدین و کاک فاڕۆق تێکەڵن و ئایان ناسیۆمانە و نازام خزماتیشان هەبێ بام کرد وتی داوەتێکم بۆ کرد وتی لە داوەتەکە پێشەوەی هینکەم وتم بەخوا فرسەتە با هەندێک پرسیاری لێ بکەم کاک فاڕۆق ئەمەی گێڕایە بۆ من لە ژیانە ئێستا من لە خۆمەوە لە گیرفانی خۆمش دەرنان وتی لێ کە هین کردوتم ئەزێک وتی کە دانیش وتی فاڕۆقین نەکەی باسی سیاست و حیزبەتی نەکەیدا بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا ئاگرین بەر لەوەی ماڵاواییتان لێ بکەم دەمەوێتەوە بڵێم سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا دانیشتن بە دیار بەرنامەکەمانەوە.